لە زانکۆی هەڵەبجە لە یەک ڕۆژدا 8 خوێندکاری بەشە جیاوازەکان بۆی قۆپیە و گزیکردنەوە بۆ تەواوی خوێندنی ئەم ساڵ فەسڵ کران و لە خوێندن بێبەش کران. سەرۆکی لیژنەی تاقیکردنەوەکانی زانکۆکەش ئاماژە بۆ دەکات سزا ڕێکارێکی پێویستە و نمونەیە کە تا هیچ قوتابیەکی دیکە نەتوانێت چاوی لێ بکات. کاری لەو شێوەیە کە پێ ئەوترێ قۆپیکردن یان غەشکردن یان هەر ناوێکی تری لێ ئەندرێت کارێکی ناڕەوایە، کارێکی یعنی دوورە لە سومعە و لە شخصیت و کەسایەتی خوێندکاری زانکۆ. وەڵا بە دڵنیاییەوە سزا جارێ یەکەم جار کە سزا ئەدرێ ئەو کەسە ڕاستەوخۆ خۆی تەحملی سزاەکە کە سزاکە ئەدرێت، بەڵام بە دڵنیاییەوە کاریگەری ئەبێ لەسەر دەوروبەری و کاریگەری ئەبێ لەسەر خوێندکارەکانی تر چاوی لێ ئەەکەن دەبینن کە هاوڕێکەیان کە کارێکی لەو شێوەیە کردووە سزای وەرگرتووە و ئەو ئامانجەی کە ویستوێتی بەدی بێنێت تەنانەت نەک بەدی نەهێناوە بەڵکو بۆتە هۆکاری لە دەستچوونی ساڵێکی خوێندنی، ئەو کاتە بە دنیاییەوە ئەوانیش چاوی لێ ئەەکەن و دەبێتە نمونەیەک بۆ ئەوانی تریش و لەگەڵ ئەوەی کە زەرێکی گەورە لە خۆی ئەدات. لە بەشێکی زۆری زانکۆ پەیماگەکانی هەرێمی کوردستان گزی و قۆپیەکردن حاڵەتە و نەبووەتە دیاردا. بەپێی یاساش هەر خوێندکارێکی زانکۆ ئەگەر بۆ یەکجار گزی بکات ئەوە بۆ ئەو ساڵە لە خوێندن فەسڵ دەکرێت، بەڵام ئەگەر دووبارەی بکاتەوە ئەوە لە زانکۆکات دەردەکرێت. ئەو ڕێو شوێنە یاسایانەیە کە بەرامبەر بە قۆپی و بنبڕکردنی قۆپی ئەدرێ. سەرپەرشتیارێکی پەروەردەیی وەکارەکانی پەنابردنەبەر گزی و قۆپیکردن لەلایەن قوتابیانەوە دەخاتە ڕوو کە کاریگەری نەرێنی لەسەر کەسایەتی و ئامانجی خوێندکار دروست دەکات. زۆری مادەکان و تێنەگەشتن، دوو بوونی گروپێک لە برادەر و هاوڕێی قۆپیەتی و قۆپیکەر، سێ دەستڕاگەشتنێکی ئاسان بە مادە و شێواز و ئامرازەکانی قۆپیەکردن، چوارهەمینیان لاوازی کۆنتترۆل و ئەو یاسایانی کە دانراون بۆ قۆپیەکردن، پێنجهەمینیان یان چوارهەمینیان با بڵێم یەکسان نەبوونی ئەو دەرئەنجامانەی کە کەسی قۆپیکار گزیکار ڕوبەڕووی ئەبێتەوە لە ئەلف جێبەجێ ئەکرێت لە با جێبەجێ ناکرێ، پێنجهەمینیان کاریگەری زۆر خراپی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بیزاتیش فەیسبوک لە زەقکردنەوەی ئەم دیاردانە بە هەموو شێوازەکانی و بەداخەوەش شخصێتی کەسێتی ئێمە لە وڵاتەیە بڕێکی زۆری لە قۆناغەکانی خوێندنە بەهۆی گەشەنەکردنی لایەنە پەروەردەیەکەوە، بەهۆی غیابی گفتوگۆی پەروەردەیی، بەهۆی سوودوەرنەگرتن لە ئەزمموی کەسانی دەروون ناس و کۆمەڵناس و سوودوەرگرتن لە چالاکیەکان و ئەوانە وای کردووە کەسێتی ئێمە بینای ڕەفتار و ڕەوشت و تێگەشتەکانی خۆی لەسەر واقعی کۆمەڵایەتی بکاتەوە. کەسێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە هەر واقعەک بۆ نوکتە بێ، بۆ خۆشی بێ، بۆ فەیک بێ ئەم قسەی کردی بێ ئەبێتە دەرەنجامێکی حەقیقی و خەڵکێک ناڕاستەخۆ چاوی لێەکە. فەسڵکردنی 8 قوتابی بۆی قۆپیەکردنەوە دوای ئەوە دێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێوەبەری پەیمانگایەکی هەلی لە کەناڵێکەوە بە ئاشکراوتی لە پۆلی دووی ناوەندیەوە بە گزی و قۆپیە دەرچووە، هیچ کات کۆششی نەکردووە هەوڵی نەداوە، هاوکات بە وردی شێوازەکانی قۆپیەکردنی باس کرد. ئەماش کاردانەوەی بەرفراوانی سەرپەرشتیارانی پەروەردەیی و ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکانی لێکەوتەوە. لە بەرەنجامی ئەو فشارانشدا وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاند ڕێکاری یاسایی بەرامبەر و مامۆستایە دەگرنە بەر، بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی ئەو ڕێکارە یاسایانە بڵاو نەکراوەتەوە کە ئەمەش مەترسی زیاتر پەرەپێدانی پرۆسەی گزیکردنی لە ناوەندەکانی خوێندن لێ دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.